حزب لایەنە کوردستانیەکان لە کەرکووک جەخت لەسەر پرسە هەنووکەیەکانی دۆخی کەرکووک دەکەنەوە. لایەنە کوردستانیەکان لە کەرکووک بە جیاوازی ئایدیا و بیرکردنەوەی سیاسیان کۆکەن کە پێویستە بۆ شای ئەمنیەکانی کەرکووک پڕ بکرێنەوە. حیزبە کوردستانەکان پەیامی سەرخۆشی بۆ گیانی پاچی شەهیدانی دەستی تیرۆریستانی داعش ڕادەگەیەنی. جارێکی تر حیزبە کوردستانیەکان جەخت لە برایەتی و پێکەوە ژیانی پێکاتەکانی پارێزگای کەرکووک دەکەینەوە. داوا لە دەوڵەتی فیدراڵی عێراق دەکەین دەرەنجامی ئیستحقاقی هەڵبژاردنەکان بکاتە بنەما بۆ دانانی پۆستەکان لە شاری کەرکووک. ئێمە حیزبە کوردستانیەکان دەستخۆشی لە هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراقی فیدراڵ دەکەین بۆ چێوماڵکردنی ناوچەکان بە هەماهەنگی لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانە. پێنجەم، پێویستە ئیدارەی کەرکووک بەبێ جیاوازی خزمەتگوزاری پێشکەش بە شاری کەرکووک بکە بۆ هەموو ناوچەکانی شاری کەرکووک. پۆستی پارێزگاری کەرکووک ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کوردی کەرکووک پێداگری لەسەر ئەو بابەتە. کۆبوونەوەی لایەنە کوردستانیەکان هەوڵێک بوون بۆ یەک ڕیزی لە کەرکووک جگە لە دووپاتکردنەوەی داواکاری پڕکردنەوەی بۆ شای ئەمنیەکان لە کەرکووک. لایەنەکان کۆکیش بوون کە دەبێت لە دوای هەڵبژاردنەوە کورشایستە ئیداریەکانی خۆی لە پارێزگای کەرکووک بەدەست بهێنێتەوە و کێشەی زەوی و زارە کشتتوکاڵەکانیش لە پارێزگاکە چارەسەر بکرێت. بۆشە ئەمێشکە بووەتە هۆکاری چەنەها لێدان و چەندها سۆڵکردنی چەندها گوند و شەهید بوون و برینداربوونی چەندها هاوڵاتی کە بوونەتە دەحیە بۆیە زەرورە هەمانجێکی جدی بکرێت لەبین هێزی پێشمەرگە لەبین هێزی فیدراڵی عێراقی کە دووبارە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ئەم ناوەیان هێزێکی تۆکمە و بەهێز دروست کرێت لە کەرکووکەکانی ناو شاری کەرکووک بۆی ئەو فەراغە ئەمنیە پڕکەنەوە. بەنسبەت برەی داگیرکردن و عقدەکانی سەردەمی ڕژێمی بەعەس بەداخەوە یعنی ئەوە پێویستە حکوومەتی هەرێم زۆر بەجددی ئیشی لەسەر بکات بەتایبەت لە قۆناغێکی ئێستاە کە وەزیری عەدلی عێراق کوردە و لە پشکی کەرکووکەکانە پێویستە ئەگەر لە ڕابردووە بەهێز ئەم شتانە یەکلاکرابێتەوە لە ئێستا بەدا بە دەستوور یەکلا بکرێتەوە. مەسەلەی دەرەنجام و ئیستحقاقی هەڵبژاردن خۆتان نەزانن لە کەرکووک قەدرێکی زۆر لە کورد دەکرێت. کورد هەمیشە زۆرینەی کەرکووک بووە. پۆستەکان لێ وەرگیراوەتەوە پۆستی پارێزگار ئیستحقاقی کوردە لە کەرکووک دەبێت دوای ئەم 4 ساڵە ئێستا دەرەنجامی هەڵبژاردن جاری کە کورد زۆرینەیە ناوەتەوە دەبێت بگەڕێتەوە بۆ کورد. ماوەی نزیکەی 6 مانگ بوو لایەنە کوردستانیەکان لە کەرکووک هیچ کۆبوونەوەیەکیان ئەنجام نەدابوو بۆ داهاتوو بۆ هەر پرسێک کە بێتە پێشەوە لایەنە کوردستانیەکان کۆ دەبنەوە و بڕیاری هاوبەشیش دەدەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.